پێرێ ئاری چۆ بۆ پێشانگای نێودەوڵەتی کتێب حوتەمین خولی پێشانگای نێودەوڵەتی کتێب لە شاری سلێمانی کە ئەم خولی تەرخانکراوە بۆ خولی سەرۆک تاڵەبانی کە لە ڕاستیە یەک دنیا خانێ چاپتیا بەشداریان کردووە ئاری ئەم پرسیارەی بەلاوە گرنگ بۆ بەویستێتی وڵامی دەست بکەوێت کە ئایا خوێنەری جددی ماوە بەشایەتی ئاری ماوە لەخوا بە زیابە بە چیە ئەڵێ بەژماری سەردانکارانگایە گەکرێتەوە بۆ کتێب و خەڵک ئەچێ کتێبی تیاکرە مانەوە خوێنەر ماوە ئەخر نەکردنەوەی پێشانگای کە گرنگەوەی چەندێک سەردانیش ئەکرێت بێگومان ڕێژێکی زۆر بیانی بەڕاستی جێگەی دڵخۆشی بوو ئەو کاتی منیش بەڕاستی بالێتان نەشارمەوە کاتیەوە بە خەریب و پیشانگاکە بەرەو کۆتایی شەچوو بەڵام من فرسەتم هێنا کەسێکی کۆتایی ئێوارە بوو بەڕاستی ئەمە کۆتایی ئێوارە بوو کە ئێوای بیرن جا گەربێت و نیۆڕۆبیانێکی بچن زیاد لە حد بۆ نمونە ئەمڕۆ کە هەیە نییە بێگومان یەک باسی سیڤی شت کرد گەرگەنجێک پرۆفایلێکی بە قوتی هەیە ئەتوانێت بچێت لەوێ ئیشی بۆ دۆزنەوە ما باسی نەکەم لە بەرنامەکەیە هەیە باش ئەمە بۆ ئێوەی گەنجانەکە بە دوای هەلی کارە گەڕنیانێت سیڤیەکە ئەتوانە زۆر بابڵ گرنگ بێ بەلاتانە کاتە بابڕێن بەڵگەکەی ئاری ببینین بینەرانی ڕۆژێکی نوێ سڵاوتان لێ بێم کاتتان باش ئێمە لە نێو حوتەمین پێشانگەی نێودەوڵەتی کتێبین بۆ سەرۆک مام جەلال دیارە بێگومان خولەکە ئەمساڵ خولەکە بەناوی سەرۆک مام جەلالەوەیە و چەندین پانیێڵی زانستی لەسەر خەبات و سیاسەتی سەرۆک مام جەلال لە نێو پێشانگەی نێودەوڵەتی کتێب باز دەکرێت 150 ناوەندی چاپ و بەخش و بڵاوکردنەوە لە سلێمانی و دەرەوەی سلێمانی لە نێو پێشانگاکە بەشداریان هەیە جگەلەوەی کا چەندین بوسی تایبەت هەیە کە جگە لە بابەتی کتێب بابەتی هزریش پێشکەش دەکەن و خەڵک دەتوانن لە نزیکەوە بێت سەردانکە لەم بەشەی بەرنامەکەیە دەمێت گوزەرێ بکەین بە نێو پێشانگاکەیە بەڕاستی زۆرێک دڵخۆشین لەوەی کە خەڵکانێکی زۆر دایک باوک منداڵەکانیشان هێناوەتە ئێرە سەرقاڵی کڕینی کتێبن و خوێنەرێکی باشیش هەیە کە لە نێو پێشانگاکەدا و خەڵکێکی زۆر دەگەڕێت تەماشای ئەو کتێبە دڵخوازی خۆی دەکات کە دەیەوێت بیکڕێت سڵاوتان لێ بێم کاتتان باش بەڕێزگیان چۆنی ئەم پێشانگایانە چەند گرنگن بۆ خوێنەر ڕاستیە پێویستە بایەق هەمیشە بەم جۆرە چالاکیانە بدرێ بۆ بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری تەواوی تاکەکانی کۆمەڵگا چونکە ئێمە کۆمەڵگا وەک بڵێ ئیلانی ڕۆشنبیری وەکو ئەندامێکی جەستەی کۆمەڵگەکە وایە لەگەڵ بەرزبوونەوەی ئاستی ڕۆشنبیریە تەواوی ئەو مرۆڤە وەک بڵێ ڕنگدانەوەی ئەبێ لەسەر تەواوی ژیانی کەسەکە لە تێڕوانینی لە ڕەفتاری لە مەزاجی لە ئەعسابی بۆ نمونەکە ئێمە زۆر کات ئەوە گرفتێکی زۆر گەورەیە بۆ من هەموو جەنجاڵی کە باسیەکی زیاتر خۆت خوێنەری چ جۆرە کتێبێکی من خولایەکی زۆرم بە بابەتە سایکۆلۆژیەکان هەیە خۆشمەر لە پسپۆڕی لەو بوارەیە ئێستا کارەکەم بەڵام بەدەر لەوەش لایانی ئەدەبی لایانی هونەری ئەوانش حەزەکەم سەر چاوم هەبن وەکو دەوڵەمەندکردنی کاری ڕۆشنبیری خۆم زۆر سپاس ئەزانم لە کاتی مامەڵە شای بەڵام پێم خۆشە بزانم لە بەردەمیەوەیە کتێبی ئینگلیزیە بێنم خوێنەری کتێبە ئینگلیزیەکان باشن ئێستا لێ ئێستا خوێنەری کتێبە ئینگلیزیەکان زیاتر وەک لە خوێنەری زمانە کوردیەکە بۆچی؟ وڵا ئەوە بۆ هۆکاری ئەوە ئێستا زۆرینەی خوێندن ئەگە سێریکەی زۆرینەی خوێندن ئێستا بە زمانی ئینگلیزیە زیاتریش خەڵک مناڵەوێتە مەکتەبە ئەهلیەکانەوە و ئەوانیش خوێندنیان بە زمانی ئینگلیزی ئەمە هۆکاری تر ئەوەیە ئێستا ئەو سەرچاوانی لە زمانی ئینگلیزیا دەستەکەوێت لە زمانی ترا دەست ناگەێت بۆ ئێستا ئەتوانین بڵێن زمانی ئینگلیزی زمانێکە کە فرە سەرچاوەیە پۆینتێکی یاخود خەریکە منیش لەناو کتێبە ئینگلیزیەکانە بە ئینگلیزی قساک مەڵام پۆینتێکی باشە بەڵام دەستی خستە سەر خاڵێکی زۆر گرنگ کاتێک دایکان باوکان ئەتانێ منداڵەکانتان خوێنەرێکی باشی کتێبە ئینگلیزیەکان بن ئەبێ بەڕاستی خوێنەرێکی باشی زمانی کوردی بن تۆ هەتا کوردی نەزانی چۆن دەتوانی تێبگەی لە ناوەڕۆکی کتێبێکی ئینگلیزی لەبەرەوە هیچ کات زمانی کوردی نابێ پەرایز بخرێ لەگەڵم بنەچین بۆ بەشێکی تر. بەڵە بەڕێزان هەر لە نێو حوتەمەین پێشانگەی نێودەوڵەتی کتێب دیارە خولی سەرۆک مام جەلال کاتێک کەسێک خوێنەرێک دێتە نێو ئەم
پێشانگای نێودوڵەتیە یەکەم شتێک ئێمە گۆشی بکەین منداڵە چاوگەشەکانە بۆی منداڵەکان هەمیشە بیر و هزریان فراوان بێت لە نێو پێشانگای نێودوڵەتی کتێبدا بەشی تایبەت هەیە بۆ فراوانکردنی بیر و هزری منداڵ یەکێک لەو بەشانەی کە لێرە هەیە بە ناوی ئەبجەد هۆزە کە چەندین یاری بیر و هزری تایبەت بە منداڵی تایە کە ئێمە بەردام لە ڕۆژێکی نوێ زۆر جار باسی ئەمانەمان کردووە کە ئێمە چی بکەین بۆ ئەوەی کابیر و هزری مناڵەکان خاتونیان سڵاو لێبێت بەخێر بن خۆشبی سپاس ئەو یاریانی کە لێرن هەمووی بۆ فراوانکردنی بیر و هزری مناڵە بەڵێ بێگومان یاریەکانمان هەمووی بۆ هزری مناڵە بۆی دووریان خێنەوە لە یاری ئەلکترۆنیەکان و موبایل واتە تاکە مەبەست لێی دوورخستنەوەی لە یاری ئەلکترۆنیەکان ئایپاد و مۆبایل و بەڵێ و باشترکردنی هزریان ئێستا ڕەنگە دایک و باوکێک لە ماڵەوە تۆ ببینێ لێرە چۆن هەندێک یاریمان بۆ ڕوونەکەیتەوە بۆی بیبینێ و بێن لێرە بیکڕن وڵاهی ئەگەر کاتان هەبێ بۆتان بۆ کاتێوێ زۆریە بە کورتی شتێکم بۆ ڕوون زۆر کاتی نایە سە بۆ نمونە ئەو یاریەمان هەیە ئەمە چیە؟ ئەمە یاریەکە بۆ باشکردنی زاکرەی مناڵ هەر مناڵەیە گەورەشە بێت وڵاهی بۆ گەورەشە بێ توانای بە منی بکەم یاریە؟ بەڵێ دەی سی چرکە هەیە بۆ ئەوەی عینەکان دەبەرکەیت ڕسمەکان دەبەرکەیت چکە من دوای دایانە پۆشە ئەیان شارمە پەپولە و پێویستەکان لە بەرمە تقریبی ها تۆزە زاکرەشم باش نییە یادەوەریشم باش نیە بەڵام بۆ منیش باشەوە نییە ئەمە چێ زارێکە پێمانە زارەکە فڕێین شینەکە شینەکە پێم وابێ بۆق بوو چی بوو ئەو شتێک کە پشتی وەکو کیسەڵ بوو ئەیت هەڵی نینەوە شێرە بەفری نەبوو کەواتە ئەمە بە سی چرکە منداڵ دەتوانێت بیر و زەهری بیری بمێنێ دوای ئەوەی کە زانی ڕسمەکە بۆ خۆی ئەبات و ئێمە ڕسمێکی تر لە شوێنی دائنێ بەم جۆرە ئەبێ تازەکانی بیر بمێنێ و کۆنەکانیشی بیر نەچێت بەخێر بن یاریکەشەیە لێرە بێگومان دەتوانن بێنە ئێرە منداڵە چاوگەشەکان بێنن یاری زۆر جوان و ناوازەی تایە و تا دێتیش پێشانگاکە جمەیە دەگەر من ئاوە گوزەرێ بکەم بەناو پێشانگای نێودوڵەتی کتێب بەڕاستی زۆرێک لە ئەو کتێبانی کە کتێبی ئاینیشن یان شیکردنەوەی دەقە جوانەکانی قورئانی پیرۆزە یاخود فەرموندەکانە یاخود زۆر لە دەقە ئەدەبیەکان هەموو ئەوانە لێرە خوێنەری خۆیان هەیە و پەیتا هاوڵاتیان ڕوەکەنە ئێرە ئەمریکا کە ڕێباز ئەگەر بتوانێت دیمەنێکی ئێرەم بۆ بگوازێتەوە بەڕاستی ئێستا بەهۆی تەکنەلۆژیاوە ژیان پێشکەوتووە یا دیارە بێگومان ئەمریکا ئەیبینن گەشتێکە بۆ سەردەمی پێغەمبەری خوا درودی خوای لێبێت کە بێگومان گەشتێکی ئەی ئاڕە لە ڕێگەی چاویلکەی زیرەکەوە کەسەکان دەتوانن سەردانی ماڵی خوا بکەن و کۆمەڵێک لە دیمەنەکان و سەردەمی پێغەمبەر درودی خوای لێ ببێنن واتە پێشانگاکان بەڕاستی داهێنانی زۆر تایبەتی تایە و لەگەڵمان بنەچین بۆ بەشێکی تر. خۆشویستان ئێستا لە بنکەی ژینی ئەو بنکەی ساڵانێکی زۆرە خزمەت بە بواری ئەم کتێبە دانسقە و دەگمەنانە ئەکەن کە بەڕاستی شوێنانێ بۆ دۆکومنتکردنی ئەو دەستنووس و پەراوانی کە سەردەمانێکی زۆر لە مێژووی کووردا تا ئێستا پارێزراون و تا ئێسێژە پارێزرێت بەڵام لەم بەشەیە پێم خۆشە هەم نووسەر وەرگێڕێکم لەگەڵای کاکە مەم ئالان و هەم لە بنکەی ژین هاوڕێکم لەگەڵدا جەنابیان لێرە سەرقاڵی ئەون کە پێشوازی لە خەڵکەکەن کاتێک دێتنی و پێشانگەی نێودوڵەتی کتێبەوە ئەمە لەم بەشەیە قسەیەک لەسەرەوە بکەین هەر بەڕاستی خوێنەری کوردی هەیە ماوە نەماوە هەیەڵێ نەماوە هەرەوە ماوە سوێنەکە بخوا بڵێ نەماوە هەیەڵێ تەکنەلۆژیا وای کردووە خوێنەری هەر لەدەستداوە هەر بەڕاستی خوێنەری کتێب ڕۆژێک لە ڕۆژان ئەکرێ بڵێ نامێنێ
نامن لەو باوەڕام خوێنە هەرێنێت بەڵام دیارە بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیا من لەو باوەڕام دابەش بوو بێ ئێستا خۆ دەزانی تەکنۆلۆژیا لەسەر ئەنتەرنێت و ئەمانە خەڵک شتە خوێنێتەوە ئاسانکاریەکەی کردووە بەڵێ ئاسانکارێکی کردووە لە ڕێی دەنگە و خەڵک ئێستا پێ لە ڕێی دەنگە و کتێب خوێنێتەوە ئەوانە دابەش بوون بۆ خۆشی مەشغوڵی و خەریکبوونی خەڵکیش بۆی تەکنۆلۆژیاوە خەڵک زیاتر هەموو شۆش کەم بۆتەوە و بەڵێ جموجۆڵی کۆمەڵایەتیش کەم بۆتەوەش کاریگەری کردووە بمانەوە نەمانەوێ یەک شتی کەش هەیە لە مەسەلەنێ لێ کتێبە نووسەریش زۆر بووە باو ڕاستێش بڵێ من خۆم نووسەرم بەڵام نووسەریش زۆر بووە جاران مای خۆشبەختیە زۆربوونی نووسەریان نا بێگومان خۆیەوە یەکێک لە نیشانەکانی وشاری بەشە بەڕاستی ئێمە مەتوانین زۆر لایەنەکانی کەی بخوێنینەوە ژنا من پێم وایە خوێنەریش زیاتریش بوو ئەگەر تۆ حساب بکەیت لە چاو جارانە تو حسابی 30 ساڵ لەمە پێش کە خوێنە زۆر بەرز بۆتەوە نووسەرێک زیابکە یعنی خۆی بۆ خۆی خوێنەرێکی زیاد کردووە بێگومان ئەو نووسەرا ئەگەر خەڵکشت نەخوێنێتەوە نانووسێ وەنیا ئەگەڕێمەوە مامۆستا جەنابتان لە بنکەی ژینە خەڵکی ئێمە ئێستا خوێنێتەوە بەڵێ بێگومان خوێنەر ناتوانانی بڵێ خوێنەر نەماوە بە هیچ شێوەیەک بۆنی ئەو کاغەز و کتێبانە کە ئەیکەین ئەمە چێژی تایبەتی خۆی هەیە تۆ جیاواز ئەیبینی لەوەی کا خوێندنەوەیەک لە ئینتەرنێت و مامۆستا باسی تەکنۆلۆژیای کرد تۆش هەمان ڕاتەیە یعنی خوێنەری کتێب خۆشترە یان لە جۆگرتن و بۆ جیلی ئێمە کتێب بۆ جیلی ئێمە بەڵێ بۆ جیلی ئێمە جیلە لەگەڵ و جیلی ئێمەیە چییە لە خوێندنەوە چونکە ئەم جیلە هەر لە سەرەتاوە ئەم هۆکارانەیان لە بەردەستا بووە ئێمە عادەتمان کردووە ئەگەر کتێبەکە نەبێت لەزەتی لێ وەرناگرین زۆر سپاس بۆم دەرفەتە خۆشویستان لەگەڵمان بن لە نێو حوتەمەین پێشانگەی نێودەوڵەتی کتێب سوچ و بابەتی زۆر گرنگی زانستی و ئەدەبی و تەکنەلۆژی و هەموو بوارەکانی ژیان هەیە ئەچمە شوێنێکی تر لەگەڵمانە بمێنە. بەڵە خۆشویستان لە نێو حوتەمەین پێشانگەی نێودەوڵەتی کتێبم ئەوەی کا جێگەی دڵخۆشیە پەیتا پۆل ئیتر پەیمانگاکان بێ پەیمانگا حکومی و ناحکومیەکان بێ زانکۆکان بێ ڕوو دەکەینەرە بە کەشێکی هاوڕێیانە هاتوون باوەڕتانە بێ ئەم سیانی لە تەنیش منەوە وەستاون 20 ئەوەیان لە پشتی کامێرەکە وەستاون شەرمیانە کرد بێن قسە بکەن لە بەڵام ئەم سیانە بەجەر ئەم جورئەتەم گرت باسیکی خوێندنەوە بکەین لەگەڵ یەکترا باشە پێتان وایە خوێنەر ماوە خوێنەری جدی ماوە خوێنەری جدیە تا حدێکمە تۆ بخۆ دەخوێنیتەوە بەخۆم کەمتر بەڵام لەو جارەوە تەچمیەوە بە شپەرستاری هەوڵەدەم زیاتر بخوێنەوە لە شارەزا بوون زیاتر حەزەکەی لە بوارەکەی خۆت بخوێنیەوە یان لە بوارەکانی تری وڵای لە بوارەکانی دیکە شەر لە بواری خۆمنا باشە ئێستاکەیەوە هاتوونەتە ئێرە بڕیارتانداوە کتێب بکڕن یان سێریە بکەن سێرێکی وەزعەکەکەم بزانن چۆنە بەلاژان تەبانە مەگەر هاتین یەکەم شوێن کە بە دوای داگەڕین مێدلان بوو چونکە شتی پزیشتی لێ بە دوای کتێبی پزیشتی داگەڕین بەڵام کەمتر بوو ئێستا شەرخەرشی گەڕان زۆر لە مێژیش نیە هاتنێرە بام پرسیار لە تۆ بکەم خوێندنەوە لە کتێب خۆشترە چێژی تایبەترەیان لە ئینتەرنێت و لە مۆبایل و لە ئایپاد و لە لاپتۆپ ترە بابەتە وەگڕای خۆم بێگومان لە کتێب چونکە زیاتر ئەحساست پێ دەبەخشێت زیاتر دەدواتێنە ئەو دنیایی کە تێیدا خۆت دەدۆزیەوە زیاتر چ جۆرە کتێبێکە خوێنیتەوە وتی زیاتر لە بوارەکەی خۆمان بەدەر لە بوارەکەی خۆتان زیاتر حەزت بە خوێنەوەی چ جۆرە کتێبێک منی شەروە بەد لە بوارەکەی خۆمدا و زۆر محاولەشم کردووە بچمەنێوانە بوارەکانی دیش بەڵام هەر زیاتر هەر بەشەکەی خۆم بەدەر لە کتێبەکانی کە لە منهەجی ئێوەکو پێما بێ کوێ هاتوو پەیمانگەی تەکنیکی پیشەیی فام لە ڕانی ڕاهاتون تاروانی یاخوا بەخێر بەر بەدەر لەوەی کە لە سیستەما هەیە بەدەر لە وەکتی بیترە خوێنیتەوە بەڵێ بێگومان بەڵام بەپێی کات بەڵێ تۆ هەر بڕیارەدا نەخوێنیتەوە هەر بڕیارەدا نەخوێنیتەوە ناخوێنیت زیاتر ڕۆمان دەخوێنمەوە ڕۆمانە خوێنیت بەڵێ چ ڕۆمانێک زیاتر حەزت لە ناوڕۆکی چ زۆرە ڕۆمانێکە ڕۆمانێکی مێژووی بێ ڕۆمانسی بێ ئەدەبی بێ چیرۆ بەدەر لە بوارەکەی خۆش دەخوێنیتەوە دەستان خۆش زۆر سەرکەوتۆ بن بەڵە خۆشویستان لەگەڵمان بن هەر لە نێو حوتەمەین پێشانگەی نێودەوڵەتی کتێب چەندین بابەتی تر هەیە چەندین بوسی تر هەیە کە تایبەتن بە خوێنەران ئێواتوان سەردانی بکەن لە ماوەی ڕۆژانی پێشانگاکەیە سوودی لێ ببینی.
خۆشویستان لە نێو حوتەمین پێشانگەی نێودەوڵەتی کتێب بابەتێک زۆر سەرنجی منی ڕاکێشا گریمان من لەم کاتەیە کە قساکەم گەنجێکم پرۆفایلێکی باشم هەیە و داهێنەرێکی باشم بەڵام دەرفەتی ئەوە زەمینە سازی ئەوەم نەبووە کە کارێک بخۆم دۆزمەوە بۆیە ئەو گەنجانی کەیانێ کارێک بخوام دۆستنەوە ئەتوان بێنە ئێرە لەم بووسە تایبەتیە کە سووری وەرکەرزە کە بێگومان توان بێنە ئێرە وەکو من سڵاوتان لێ بێم کاتتان باش لە کامتانەوە دەباڵ کچانە دەست سپاس دەکەم بەخێر سوولی وەرکەرز لێرەیە ئەتانەوێت چی بکەن من گەنجێکم کارم نییە ڕێنمایی تۆ چی ڕێنماییمان ئەوەیە لە لای ئێمە ئەتوانن بگەن بەکاری دڵخوازی خوارن من کارم هەیە بەشاناجە بەسەرچاو بۆ کەسێکە کە ئەوێت کارێکی باشتری هەبێت یاخود کەسێکی تازە دەرچووە یانەوەتە کەسێکە کە هیچ ئەزمونێکی نییە ئێمە لێرە هاوکاریەکەین لە ڕێی کۆرسەکانەوە بێت لە ڕۆی ئەوەی کە ئێمە هاوکاریەکەین بگە بەکاری دڵخوازی خۆی لێرە ئێمە جیاوازتر لە هەموو شوێنەکانی زێر ئەوە ئێمە CV وەرناگرین و CV نانێرین بۆ خاوەنکار باشە بەڵکو لە ڕێی چاپێکۆتنێکی ڕاستەوخۆ ئێمە پرسیارێکەکەن لە چاپێکۆتنەکانتانە چ پرسیارێکەکەن بۆ مێستا من گەنجێکم چ پرسیارێکم لەکەنەکەن لە پرسیار ئەو پرۆفایلێک کە هەمانە سەبارەت بەوەی کە ئێمە ئەتوانین لە ڕێی ئەو پرۆفایلەوە کار بدۆزینەوە و پێشنیاری کار بکەین دوو بەشی سەرەکیمان هەیە گەزانێرە کەسەکانی هەیە لەگەڵ ئەزمون و ئەو بوارانی کە ئەوێ کاری تیا بکە ولی ئەپرسین چ شوێنێکت ئەوەیە چ بوارێکت ئەوەیە کاتەکە چۆن بێ موچەکە چۆن بێ واتە گرنگی بە بچووکترین وردەکاری ئەو کەسە ئەین و گوێ لێ ئەگرین ئێوە لە چ جۆر و بوارێکە کار بکە تەنانەت بەستترین پۆینت لای لای ئێمە دەور ئەبینێت هەم لە لۆکەشنەکەی بێت هەمەوەی کە ئەوێت حەزی لە شوێنێکە بۆ بوارێکی تاو کردویان ئەوێت شتێکی تر تاو بکە باش زیاتر لەم ماوەی ئەم چەند ڕۆژەیە بینیتانەگە کۆمەڵی گەنج لەواچێ بێکار بن هاتبێن نێرە ئەوە حەز بکەن کە کاریان بۆ بدۆزرێتەوە دەرکتان بۆ کردو لە ماوەی ئەم ڕۆژانە خەڵکێکی زۆر هاتوتێرە باش هەتا ئێستا پرۆفایلی زۆر باشمان وەرگرتەوە چەند کەسێک سەردانی کردوین توانیمانەکە لای خۆمانە پرۆفایلێکی بۆ دروست بکەین و هەموو ئەو شتانی کە پێویست دەکات بۆ کەسێک کە حەز بە کارێک بکات کاری دڵخوازی خۆی حەز بکات کە بتوانین ئێمە هاوکار بین کە لەوەی کارێکی باشی دەست بکەوێت و بتوانێت لەو بواری کە خۆی حەزی لێتی کاری بۆ دۆزینەوە خۆش من پێم خۆشە بچمە لای یەکێکی تر لەم ستافە بەڕێزە سڵاو لەبێ جەنابەت چ کاری لە سۆلی وەرکەرز من بەڕێوەری سەرچاومڕێکانم لە کۆمپانیای سۆلی وەرکس بابەتەکە لای جەنابتە لە خزمەتانە ئێوە ئەم پرۆفایلی کە لەوێ لە گەنجێک وەرئەگیرێک یەتەلاتان کۆی ئەەکەنەوە داتای بووەکەنوانە بەڵام ڕەنگە لە بوارێکە 15 گەنجتان هەبێ یەک مستەوە یەک ئاستیان هەبێت چۆن ئەمانە کاریان وەکو یەک بۆ دۆزرێتەوە هەڵبەت زۆر خۆشحاڵ بین سەرەتا سۆلی وەرکس پرۆسەکان زۆر گەورەیە لە ناو کۆمپانیاکەمانە وەتاوی پرۆسەکانیش بێ بەرامبەرەوەتە هیچ بڕۆپارێک لە هیچ کەسێک وەرناگیرێ ئێمە درکمان بۆ کردووە کە زۆربەی گەنجەکانمان وەکو توانە و سکیڵەکانیان هەندێکیان لە بازاڕی کارە ناتوانین کاریان وەدەسە بەرکەین و ئەرکی سەرەکی ئێمە و ئەو ئیشە و ئامانجی ئێمە هەمانە ئەوەیە بتوانین هەلی کاریان بۆ بڕخسەین بۆی ئێمە بەدەر لەوەی کە پرۆفایلێکیان بۆ دروستەکەین بەدەر لەوەی کە هەماهەنگیمان لەگەڵ زۆربەی کۆمپانیاکانە هەیە و MOU-مان لەگەڵ زۆربەی زانک و باڵێن پەیمانگەکانیشا هەیە هەوڵماندا و ببینە نێوەندگیرێک لە نێوانی کارخواز و خاوەنکار ئەوە نیە من تێگەیشتم کۆمپانیایە گەگەر پێویستی بە کارمەندێک بێ سوود لەو پرۆفایلانە وەرەگرێکە لایەوە کۆمان بەڵام بە نێوەندگیری ئێمەواتە ئێمە ئەوە نیە بڵین پرۆفایلێک بۆ کۆمپانیا گەنێرین و ئەڵین ئەمە تامە کارمەندەکەی نەخێر ئێمە کۆمەڵک پرۆسی زۆر لەوە گەورەترمانێ هەتا ئێمە ترینین و مەشق و ڕاهێنامان هەیە بۆ هەموو کارخوازانەی بێگومان هەر کەسێک لە ئەمە پرۆفایلی بۆ پڕکرابێتەوە بێگومان لایانی کورسێکی دەرونی ئەوە هیچ جارە بێ بخوێنە و بەدەر لەوەی کە لە هەر کەتەگۆریەکە بێ کار بکە ئێمە کورسێکی خۆمانی بۆ دەستەبەرەکەین بۆ هیوای بتوانین لە بازاڕی کارە هەلێکی کاری بۆ بڕەخسێنین لە کۆمپانیاکانە بۆ شێوە زۆر سپاس لە کۆتایمە زۆر سپاسی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت کاقوبات بکەین کە هاوکاری ئێمە و تاوی ئەو کەسان و ناوەندانی کە وەکو ئێمە ئەنێ خزمەتی گەنجی نیشتیمانەکەمان بکەن زۆر سپاس دێوەشکە خزمەتی گەنج و گەنجانی نیشتیمانەکەن بێگومان خۆشویستانەمانە بوون کە بەشێک بوون لەو کۆشکە تایبەتانی کە لە نێوان حوتەمین پێشانگەی نێودەوڵەتی کتێبەوەیەوەمان قسە ڕوو ئەگەر ڕێمۆستۆ دێ بۆ لای هاوکارانم تا بینینەوەیەکی تر هەرشاد